ئەتوو کە درامایەکی کوردی دەکەی درامایەکی خۆماڵی دەکەی ئەکتەرت هەمووی کووردە لۆ نمونە دەرهێنەرت کووردە مۆسیق دانەرت و کامیرەمان و ستافۆوانە هەمووی کورد بن زیاتر لە ئیشەکەت دەگەن ینی ئەتوو مەسەن لۆ نمونە دەوروبەری بینە کاکە مەسەن کامیرەمانەکی تورک بینە کامیرەمانەکی فارس بینە کامیرەمانەکی عەرەب بینە لۆ نمونە ئاخر تێناگە وەکو ئەوەی کە کوردەکە لە تو دەگا لەوانەیە مەسەن زۆر زار هەبوو مەسەن کاک هاوکار وشە هەبوو یان حرەکەک هەبوو لە ناو درامایەکەی بەبێ ئەوەی کەسیش هەستی پێ بکە ئەو ڕای دەگرت کاکە دەگو ڕاوەستێ ئەو شتەیە کاکە چییە تەمەشە دەگو ئەو شتەیە بەس بە بڕوای من یعنی ئەگەر دەرهێنەرە یان کامیرەمانەکی غەیری کورد لەوانە بوو جێی نەدا بە کوریڵە با بڕوە عەقدەکەی ئەمە دووسێ مانگە و تێناگە لە کللتورت ناگە لە زمانت ناگە لەوانەیە وەکو مەسەلەن کوردێک بە پەرۆش نەبێ کە درامایەکی لەو شێوەیە ئەو جە هەروایە من وا چ پێم گوتی ینی ئەو مەسەلە عقدەکەی و دەڕۆ و پارەکەی وەرەگری و دەڕواتن وەک نات سەتی سەت ناداتێ یعنی ئێستا کە ئەمن ناتانم باسی بازە شتەیە بکەم بەس یەک شتی گچکە باز دەکەم مەسەن کاک حەسەن عەلیخان دەرهێنەر بوو مەسەن زۆر زاویەی جوانی دەگرت لە عینی کار لەگەر کاک هاوکاری پێکەوە تەواوکەری یەک بوون کاکە ئەو دیمەنەر چ دەری بە ئەو زاویەی لێرە بگرین ئەوەی بگرین بەس کابرای فارس کابرای عەرەب و تورک ئامادە نیە ئەو شتەی بکە ئامان ینی ئەکتەری کوردیش من دیسانەکە ئەویش ینی قەت وەچی وەی نییە مەسەن ئێستا پرسیارەکەتم بە تەواوی هاتەوە بیری ئەکتەرەکان لە چ ئەکتەرەشیە من زۆر نێزیکتر بووم ئەمن لەگەر هەر هەمویان نێزیک بووم لەبەر ئەوانەی لەبەر ئەو مەسەن ئەو ئەکتەرانە کە دەوریان دەدیت بەردەوام و تەواو دەبوونم دەستخۆشیم لێ دەکردن دەستان خۆشبی ئیشەکی زۆر باشە دەورەکان ینی هەندە زارە ئەکتەر هەبوو بڕوای بخۆنەوە دەگۆ ناوەڵی مامۆستەوا بزانم نادەم گۆ زۆر تەواوی تەمەشای خۆش بکەوە باشە مامۆستا با پرسیارێکی دیکە زیاتر ئەمن لەگە خێزانی خۆم خێزانی ممتاز پاشایی لەگەر کاک برین جوامێر و سەلمانی هونەرمەند سامی شاکر و کاکە هەندرێن هونەرمەند لەوانە ئەمن نێزیک بووم لەگە کاک مەولانی کاک برین عەزیز تووتنچی نێزیک بووم مەسەن لەگە خەرمانی کە خێزانمە نێزیک بووین مەسەن زۆر شت هەبوو لەگەر خەرمانی مەسەل لۆ نمونە چەند دیمانمان هەبوو لەسەر مەسەلەی تەسمیرکردنەوە یان ساڵحی ئەو کوڕەمان ساڵح کوو بدەینەوە ئەو ژنەی کە هاتیە لەو گۆڕێ ینی ئەمە زۆر دیالۆگمان لەگەریەکە بوو زۆر شتی خۆشمانێ نێزیک بوو نێزی ینی ئەمن هەز دەکەم لەگە خەرمانی ئەمن ڕێزی تایبەتیم لە بۆ خەرمانخانی هەیە ینی هەز دەکەم لەگەڵ ئەو زیاتر نێزیک زۆر نێزیک بوون بەخۆی دەورەکەشتان هەر بەخۆی مەسەلەکە دەورەکەیە دەنەخۆ ئێستا کە مەسەل لۆن ئەم وا لە هەولێری خۆشەویستم خەرمان وا لە ئەڵمانیایە وەنیە لەو دقەی لە ئەڵمانیا بەس بە حکمی ئیشەکەی و بە حکمی درامە ئاخر سەرکەوتنی هەموو درامایەک سەرکەوتنی هەموو فلیمەک لەوەیدایە ئەتول لەگەر ئەو ئەکتەرێ بەرامبەرتا یەکەم بزانی چێە ئەو ئەکتەرە ئایا مستەوایەکەی چییە ئایا لە ڕووی نواندنی باشە حتا لە ڕووی ئەخلاقیشی ئەتوو دەبی بزانی ئەو کەسایەتیە چ جۆرە ئەخلاقەچی هەیە یعنی ئەتوو ئەگەر لەگە عائیلەکی ئەو هات تەواو مەسە ئێستا کا من لەگەر خەرمان و لەگە تەلار و لەگە دلڤینی لەگەر فەرهادی برێن ڕزگار کۆی کوڕەکەم کە مەسەرەن یەک عائیلە بوون پاشانی دوایە بووکە جوانەکەمان هات ڕووبارخان یعنی ئەمە یەک عائیلە بوون زۆر لێک نێزیک بووین. درامای ئادیابی پێت خۆش بۆ کام ئەکتەر هەبایە لەنێو ئەو درامایە کە لە ژیاندا نەماوە؟
نازانم وڵات چێ نازانم ینی خۆ مردن وەچی گوتنی لە هەولێرێ قسە دەرێن مردنە قەردارین مردن برا گەورەیە وەڵا خۆم تەمەنام دەکرد مەسەرەن ئەو هەموو ئەکتەرانەی کە کۆچیان کردیا مەسەرەن جەوهەر فیتەرە هەزار ڕەحمەتی لێبی مەسەلەن تا ئاغەجانە کاک نەوزادە کاک سەلامە کاک غازیە نازانم ینی لەوانەیە ئەکتەری دیکەش لە بیرم نەبیتن تەمەنام دەکرد ئەوانەش تێدا بن.